واڵی دواتر کە ئەویش هونەرمەند بورهان محەممەد بەرهەمێکی نوێی بە ناوی بەرزە قەتار بڵاو کردوتەوە کە لەلایەن دەستگای میدیای کورساتەوە کاری بەرهەمهێنانی بۆ کراوە با ئێمەش بەیەکەوە بینەری بەشێک لە ڤیدیۆ کلیپەکەی بین و ئاگادار بن پاشکەمێکی دیکە ئەو هونەرمەندە لە نێو ستۆدیۆ لەگەڵ ئێمەدا بێت و گفتوگوی زیاترەکەین. اینجا مامۆساجان مامۆسایان بەخێر بێن. زۆر سوپاس. مامۆساجان بەخێر بێن کاک کورسات مەگەزین. بەژیان. طبعاً کاک بەرزان هەر لەگەڵ خۆمانای هاوکاری خۆمانە لە کورسات زۆر خۆشحاڵین کە ئەم شەو لەگەڵمانی وەکو میوان لە نێو کورسات مەگەزین. ئاسێکی چۆنە یەکەمیشت باوە لێ پرسم. وەڵاهی پێشتر بەشداری بەرنامەی ترم کردووە. یعنی ئەی لەگەڵ ئێمە بەشداری و نەکردووە. بەڵام پێشەکەمێ دەستخۆشی لێەوە بکەم پیرۆزبای لێەوە بکەم وەکو دەست بەکاربوون وەکوەوەی ببوون پێشکەشکاری بەرنامەی لێنوەرزینی کورسات مەگەزین. مامۆسا بورهان بەخێر بیت. زۆر سپاس. زۆر خۆشحاڵ بووم کە لە نێو کورسات مەگەزینە بەشدار بووی لەگەڵمان. سپاس. اینجا یەکەمین شت با پرسیاری ئەو لێ بکەم. بەرزە قەتار واتای چییە؟ ڕاستە ئێمە پێش بەرنامە قسەمان لەسەری کرد بەڵام با بینەرانیش بزانن کە بەرزە قەتار مانای چییە؟ ئەمە دۆزێک وردەکاریمان لێ وەرگرتی ماناکەشی زۆر سەرەتا من دەستخۆشتان لێکم بۆ ئەو بەرنامە کە تازە دەستان پێکرد ئێوە تامان من جاری تر زۆر جار میوانی بەرنامەکەتان بەرنامەی کورسات مەگەزین هیوام سەرکەوتنتانە. بەرزە قەتار خۆی وەکو ناوە عیلمیەکەی مەقامی حیجازە لە گەرمیان جوانێکی ئەوان هەیە کە ناویان لە مەقامەکان ناوە وازیان لە ناوە عیلمەکەی هێناوە. تر بەرزە قەتار خۆی حیجازە بەڵام کاتێک کە بە ئەچتە جەواب بە بەرزی ئێڵەی پێڵێ بەرزە قەتار. جا ئەمە وەکو ناوی ناوچەی گەرمیان ئەم مەقامە پێڵێن بەرزە قەتار. دەستە خۆش بە مامۆساجان بەرهەمەکە زۆر جوانە بەلای منەوە تۆزێک بەلای لاوانەوەیە هاتووە وەکووتێ ڕاستە. بەس حەزەکەم پرسیاری ئەو لێ بکەم مامۆستا بورهان ئەوێت هەر بەم ستایلە ئیش بکاتیان بەرهەمی نوێی بەم شێوەیە دووبارە ئەبێتەوە یان واللهی من لە هەموو بڵێ ستایلەکانە کارم کردووە بەڵام یعنی ئەم کارە زۆر دەمێکە من وەکو ئیشم تیا کرده بوو
کاتی خۆی لە ستۆدیۆی کورسات مامۆستا جەمال عەبدوڵڵا سەرگرما تۆمارم کرد ئەو کاتی کە چوو بۆ دکتۆراکەی لێرە لە ستۆدیۆ هەر دەنگم تەجی کرد وەز مۆزیکی مابوو کە ڕۆیشت و هاتەوە نازانم وتی ون بووە دا ئەو کاتە لەوانەیە بڵم تۆن زیاتر لەم تۆنی ئێستا بەرزتر وتبووم زۆر دەمێکا گەر بڵێم لەوانەیە 10 ساڵ زیاترە دوای ئەوەم ئیشم زۆر لا خۆشەویست بوو چکە ئەو بە مامۆستا ئەحمەد سالاری وتبووی ئەمە بۆنی کوردایەتیشی ڕەسەنی ناوتی گەرمیانە ئەمە حەقە بۆ فیلمێکی سینەمایی کوردی بەکاربێت بەڕاستی من دەستم نەکەوتەوە ئیشە هاتم لەگەڵ مامۆستا نەجات ئەمینە دانیشتن قسەمان کرد لەسەری منتم ئیشێکی ئەوام هەیە ئەو خۆشحاڵیەوە هاتە لەگەڵما دەستمان کرد بە ئیشەکە و ئەو ئیشی ئۆرکستراکی چونکە مامۆستا نەجات خۆی مایسترۆشە و ماجستێریشی هەیە لە موزیک لە پۆڵۆنیا هات ئیشەکەی لێوەرگرتم وەکو خامی دەنگم کە موزیکی داڕشت پاشان هەر لە ستۆدیۆکەی خۆی دەنگمان تۆمار کرد وما کاکزانە عەبدوڵڵاهیش ئەویش هەڵگری دەنگ بوو لە ماڵی خۆیش هەر موزیسەنە و خەڵکی کوردستان ئێرانە هاتین ئیشەکەمان تەواو کرد مایەوە بەڕاستی من کلیپکردنەکەیم تەبەن سپاسی ئەوانە ژەکەم کە هاوکارم بوون لە تۆمارکردی دەنگ چکە ئەو ئیشە لە وەزارەت و لە وەزارەتی دارایی ئەوانە هەمووی هاوکارم بوون هاتەوە سەرەوەی کە چۆن ئەم ئیشە بکرێ چکە ئیشێکی ئۆرکسترایە خەونی منیشە خەونی هەموو هونەرمەندێکی شکاری ئۆرکستراکە چکەم لە هەموو وەکوتم لە هەموو مەجالەکانی کارم کردووە ئیتر بەڕاستی ڕۆژێک هاو بەخاڵتم بۆ نەچم بۆ کورسات بابزانم تەڕحێکە یکەم هاتم لای کاکە دێرین بەڕێوەبەری تەلەڤیزۆن هەلێرەوە ڕێز و حرمەتم بۆی بەسنێکی کراوەوە زۆر یەکسەر وتی ئێمە ئامادەین بۆت کلیپەکەین هەتا من وعدی کەشی پیان وتم بە تەماشم کۆنسەرتی ئەو کۆنسەرتەش هەر سپۆنسەر بۆگەین ئەوە بوو بەحەقەت ئەویش هەر خزمەتەکە منیش هەر خزمەتەکە هەمومان خزمەکاری میلەتەکەمانی هەر کەسە بە شێوازێکە بەڕاستی ئیتر ئەوە بوو ئەو زەمەنە چاوەڕوان مەکرد خۆشتان لە ناو دنیاکەی ناو کورساتان کورسات بۆ خۆی زۆر مەشغوڵە لەو زەمەنەشا زۆر یعنی ئەوە بوو من هەر پەیوەندیم بە کاکە سوورێنەوە کرد ئەویش نەهاقینە هەرەوی و بەسەر چاو وعدمان ناوە ئیتر ئەوە بوو ڕۆژێک کارەکەیان کرد کاکە بەرزان وەکو بڵێم وەکو کامێرەمانیش و وەکو دەرهێنەریش ئیشەکەی کردووە ئیتر بوو بێکە تۆزە قسەمان کرد لەسەر ئیشەکە من گۆرانەکەم بۆ نارد یەکەم جار ناردم بۆ کاک دێرین تیباگوی لێگرم زانکەن هەر تەلەف کە بۆم نارد لە ڕێواتاوی یەکسەر ئۆکەیها وتی ئۆکێ مامۆستاوێکی ئێمە بینیمە ماشەڵڵا کارێکی زۆر جوان و تایبەت بوو جلوبەرگەکانی زۆر جوانیەمەوە بۆ بۆ پرسیارەکانی دیکە وەکو هەمیشە بێگومان کورسات ماڵی هەمووانە و ماڵی هونەرمەندان و هونەردۆستانە با پشمە لای کاک بەرزان کاک بەرزان جا تۆ قسەیەکمان بۆ بکە پێم بڵێ کاری دەرهێنان لە کەسێکەوە بۆ کەسێکی دیکەواتە کاری دەرهێنەری ئەگۆڕێت لە یەکێکەوە بۆ یەکێکی دیکە بێگومان ئەگۆڕێ کەسێک چۆن هونەرمەندێک کە دەسەکە بە میوزیک کلیپ ئەفو گۆرانێکی میوزیک کلیپی بۆ بکە دیارە گرفتێک لە دەنگی کاک بەرزان هەیە شانسەکەی خۆمە دەیکەشێن نانا ئیشەڵا ئێستا هاوکارانمان دەنگە گورهان ئەگەر شتێکتە وەرە بە قاپی ئاسکرین بەسەر لە تۆکەین خەکەی خۆم خەمە قسەکانی خۆی کاک بەرزان دیارە لەم کلیپە زۆرمان و زۆر جوانیشی کار کردووە مامۆستا با پرسیاری کات لێ بکەم هۆکاری هەڵبژاردننی کاک بەرزان چییە بۆ کلیپەکەی تۆ چکە خۆت ئەزانی لە ڕۆژی ئەمڕۆیە دەرهێنەر زۆرە کامێرەمان زۆرە ئەگەر پێمان بڵێ لە ڕاستیان هەڵبژاردننی بڵێم کامێرەمان و دەرهێنەر ئەو کورسات تەسخیسی کردووە بەڵام کاکە بەرزان کە دانیشن گوێ لە ئیشگە گرتە بوو بۆم ناردووە ئیتر من بەڕاستی من لۆکەیشن شتەکانم پێوت ئەوەی من خۆم دایمە لە ئیشی خۆمە بە حکمی ممارەسی خۆم چکە من ساڵانێکی زۆرە زۆر دەمێکە من لە دنیای ئیش و گۆرانی و لە شانۆش و لە سینەماشا کار کردووە خۆم ڕویای خۆم ئەنووسم دایما چی جوان بە خەیاڵی خۆم ئەوەی خەڵاتی خۆمە ئەینووسم بە کاکە بەرزانم وتی وتم فڵانە شوێن هەیە من قسەم لەگەڵا کردوون ئەچینە ئەوێ ئەو ئاکەین کە چوینە ئەوێ بەڕاستی ینی ئەبێ من
لە سەرەتا سوپاسی ئەو بەڕێزانش بکەم کە هاوکات بەڕاستی چکە خۆی کاکە بەرزان ئاگادار بووە ئەوەی ئەوان بۆیان کردوین ئێمە ڕاستە هیلاک بووین وەکو تەسویرەوە بەڵام زۆر پێمانەوە هیلاک بوون خەڵکیان بۆی هێناوین خەڵک مەسەن حەچی پێویستیاتی کلیپەکە بووە بۆیان هێناوین خۆیان بە سیاری خۆیان مەسەن بۆ نمونە من کاک شاخەوان جەباری کاک سەروەر شێخ سەروەری لۆڕ کە لە گوندی گورگەی شامار یەکەم وێنەمان لێوە گرتووە کاک بەرزان ئاگادارە مەسەلەن کاک عەتا ئەو هەموو ئەسپەی بۆ پیا کردوین خۆ لە کلیپەکە دیارە خەلیفە ڕەنان هەموو ئەو ئەشیایی کە پێویستمان بووە خۆیان هێنان ئەم هەموو بڕنە و نازانم باقی دیای بووە کاکە ڕۆستەم قیرچاک ئەگە ئیجازە بێ من ئەوانە با بڵێم پەیمانگای هونەرجوانەکانی خانەقین چونکە ئێمە هەر لەوێ ئیشمان نەکردووە لە گورگەی شامار کردومانە چوینەتە گوندی گوشقوتیش لێوەش هەر ئیشمان کردووە دوای ئەوە چوونەتە خانەقین بەڕێوەبەری خوێندکاری خانەقین هی هونەرە جوانەکان بەڕێز قایمقام بە خۆی وستافی کرد بەخوا سیارەکەی خۆی هاتوو لەگەڵ کاکە بەرزان شایەتی حاڵە چوینەتە مەڵبەند ئامادەی خۆی بۆ هەموو پێویستی چیمان پێویست بووە توانێت ئێمە لە خزمەتانین ئەبێ سپاسی ئەوانە بکەم بە حەقیقەت سپاسی هەموو ئەوە بەڕێزانەکەم ئەکتەرەکان کاک عەدنان کاک مەحموود گەڵاڵی خۆی و خێزانی کاکە بەرزان ئاگادارە خۆی و خێزانەکەی هاتوو لەگەڵمانە برازاکەی خۆم کچەکەی خۆم ئەو کەسانەی کە لەویا هەموو ماندوو بوون یعنی ئەوە بە هەروە ئێستا لەوانەیە خەڵک بەڕاستی کە ئەیبینی لەوانەیە بڵێم تۆزێک هینە بەلایە ئاسانە بەڵام لەویا زۆر زەحمەت ئیجازە هەیە ئیجازە هەیە فەرموو جەماوەساوانە جوانە هەر هەمووی نووسیەوە بۆی ناوەکانی لەبیر وڵی من نامێ قوپێکی بچکۆلانە شتان تەکنیکانە بێ دێمە ڕۆژانە تووشە خۆت لەگەڵمانە لەوەساکە تێگەیت اینجا کاک بەرزان ئەو پرسیاری کە لێم کردی کاری دەرهێنان لە دەرهێنەرێکەوە بۆ دەرهێنەرێکی دیکە چۆنە جیاوازەکەی تو ئەومان پێ بڵێ و تێمام بکەین هەر وێنەگر بووی لە ئەم ڤیدیۆ کلیپەیە هەم وێنەگر بوویت و هەمیش دەرهێنەر بەڵێ بە دڵنیایی چۆن وەک پێم وتی کاتێک کەسێک ئەبێ بە هونەرمەند گۆرانی ئەڵێ ستایلی خۆی جیاواز بێ ڕیتمێکی خۆی هەبێ بناسرێتەوە بێگومان چێ وێنەگریش ئەگە وێنەگر بە تەنیاش بێ دەرهێنەریش نەبێ ضرورە وا باشترە ستایلێکی تایبەت بە خۆی هەبێ وێنەکانی بناسرێتەوە منی ستایلی ئیشکردنی خۆم جا کردوێتەوە ئەمە دووەم دەتوانم بڵێم دووەم کاری کلیپ میوزیکمە وەکو وێنەگر و دەرهێنەر کاری یەکەم بۆ کاکشوان قەرەداخی هاوڕێی بەڕێزم احترام و ڕێزم هەیە بۆ ئەمە دووەم کارمە لە کارەکانی خۆمان من چۆن ئاواز و میوزیک و گۆرانی بەجیایە هەرێکە و خەتی خۆی هەیە لێ وێنەگرتنەکەشە من خەتی گۆرانی بێش لەگەڵ میوزیک لەگەڵ ئەو کارکتەرەکان جیاکەمەوە هیچی تێکەڵ ناکەم نایکەم ئەمیست ئەو پرسیارەت لێ بکەم چونکە لەناو کلیپەکە ئەوەندەی لێ ورد بوومەتەوە میوزیشیان نابینیت تێکەڵ بێت لەگەڵ گۆرانی بێژەکە تەنها گۆرانی بێژەکە دەرەکەوێت من خۆم حەزم لەو ستایلەیە حەزم لە ستایلی مۆدێرن هەر نییە هیچم پرسیاری ئەوەش لێ بکەم زانم کلیپەکە بەرەو کلاسیکی ڕۆشتووە نسیکە لەوەی کە کلاسیک بێت لە ڕووی دەرهێنان و ئەوە بەدڵنیایی من زۆر ڕقم لە ستایلی مۆدێرنە ڕقە لێ یان نازانێت بکەیت بەڕاستی ببوورە بەو ناسەقساکەم کۆمەڵێک کار ئەبینی بەناوی کاری مۆدێرنەوە یعنی ڕوویەکەوێ سێریکەیت ڕاستە لەگەڵ حرمەتمە یعنی تۆ کۆمەڵێ ئافرەتێک هێناوە بە شێوازێک نیشارێنەی لە قیمەی ئافرەتبوون کەمەکەیتەوە دانەعجید لە تۆ باش تێگەم بەڵام کرد بزانی کاک بەرزان طبعا کلاسیک سبب بۆ دروستبوونی مۆدێرن ینی بەبێ مۆدێرن و کلاسیک بە دڵنیایی بەس بە تۆ چۆن جلی بەشێکی ترمان هەیە بە پۆست مۆدێرن بە دڵنیایی جلی کوردی لە کلتورە جوانەکەیەوە چۆن گۆڕاوە ئێستا هیچی لە کللتوری کوردی هەر دەرچووە کلیپی جوایە نامێ ئەمەیە کلیپی بکەم کە قیمەی ئەخلاقی و ڕەسەنایەتی کوردەواری پێوە دیار بێت لە هەموو ڕوویەکەوە هەڵبژاردننی
ئیشی ئەوە خۆمە ڕێگەیەکی تایبەت بەخۆتە ئەو ڕێچکێت هەیە تۆکو دەرهێنەر وەکو وێنەگرێکی بەڵێ جا گۆرانی بێژیش ناڵم لەگەڵ میوزیک ژەنا دەرکەوێ هەرستایلێکی خۆمە گۆرانی بێژ لەگەڵ میوزیکە لێک چارچەوەیە کۆمپۆزیش نادەرکەوێنە کارکتەر لەگەڵ گۆرانی بێژانە میوزیکژان لەگەڵ کارکتەرە ستایلێکی خۆمە هەرێکە خەتی خۆی هەرێکە ئیشی خۆی هەیە دواتر لە کاری مونتاژ دەتوانم بە شێوازێک تێکەڵیان کەم بەڵام لە کۆتایی هەر بەرێک ناکەون کەواتە من یەک شت لە هەردووکتانە پرسم کارکردنت چۆن مامۆستا لەگەڵ کاک بەرزانە واللهی وەزیانی سەریح خۆمانی من یەک طبعا زۆر سەریحم لە حياتمە يعني لە دنیای دەنگیشە ئەگەر کەسێک دەنگی خۆش نەبێت تەنانەت باوک بڵێن دەنگی خۆشە ئەگەر دەنگی خۆش نەبێت بەڵام دەنگی خۆش نییە ئەم حەقیقەتە دەڵێم یعنی ناحەز نییە لە پێچ و پەنا بەڕاستی زۆر خۆش ئیشکردنە خۆشە لەگەڵیا یعنی ئەوە من ڕوئیای خۆمەوت بەلایەوە جوان بۆیایی زۆر جوانە زۆر باشە بەدڵیشی نەبووایە مەسەلەن قەت مناقەشەم نەکردووە نەموتە نایکەم ئەزانم چاوی کامێرەمان و چاوی مخریج دوو چاوی جیاوازن لە چاوی من ڕاستە من ڕوئیای خۆم هەبوو لە ئیشەکە چی بەدڵی بووایە ئەوانەی من بەکاری هێنا بۆ چوونی خۆتە ئەموو مەسەن ئیشم پێوتووە هیچ کاتێک ئەوە نییە بڵێم من هەموو شتێکە زانمانی چوار دەورمە بێ ستۆپ بەڵام کاتێک کە من و تۆ دانیشتین بێکەوە قسەمان لەسەر کارێک کرد سیناریۆکەمان بڕانەوە ڕوئیاکەمان بۆ یەکتری ڕوون کردەوە ئەزانین چیەکەین ئەم شتانە تەواو بەس لە ئەدای کارکردنا تۆزێک زەحمەتە من بتوانم گوێ لەوەی تەنیشتم بگرم تاوانەیە بڵم بەسەر چاو هەتا ئیشەکە تەواو بێت چکە قورسە تۆ لەو کاتەیە لە خەیاڵی ئیخراجکردن و وێنەگرتن و ئەم شتانەیە لەو کاتەیە ملاحەزە و بیرێتە سپاس بەخوا لەگەڵ کاک بورهانە زۆر مرتاح بووم مهمترین شدەوەی کەسی کاری لەگەڵاکەی مرتاحی بۆ یەکی داهاتوو کەس هەیە لەوانەیە بەشێکی گرنگی ئیشەکەیە کاک بورهان کاک شوانە و دوو کارکتەرن کە منیشم لەگەڵا کردن بە خۆشحاڵیەوە زۆر شانازیەکەم زۆر مرتاح بووم لەگەڵیان لە خزمەتیانم هەر کات هەر بەشی خۆش بێت بەرهەمێکی زۆر جوان و جەمامۆستا بەس ئەوم بۆ بەسکەی با بزانم بەرهەمی داهاتوت ئەبێت و کەیش بڵاوێت دەبا من یەک تەوزیحی بچووک بم دوایەوە بەسەر ئەو چاوم چکە من ئەبێ زۆر بەمانبووری تۆزە کاتەکەمان کەمە من سپاسی مامۆستادارە محەممەد عوسمانەکەم چکە هەڵبژاردننی شعری مەولەوی زۆر زەحمەتە چکە هەورامی خۆتەدانی زاراوی هەورامی تۆزێک قورسە و لور کەل ڕێکەش کاک وحید کەمال لور هاوکارم بوون ئەو دیانە ئەبێ چکە لە بیریان نەکەم کاری ئایندەشم یەکێکە لە شعیرەکانی کاک ڕەهبەری سەیبراهیم برای گەورە و خۆشەویستم لەگەڵ گروپی موزیکی لور کردومە ئەویش دەمێکە هەتا من باسیشم کرد بە کاکە بەرزاوتم خۆم لۆکیشنەکانیشم کردووە چوون بۆ منتیقانی کە زۆر باز لە منتیقی لای قەندیل و ئەو ناوەکە شتێکی ڕەسەنی کوردیە دەنگ تەواو بۆ زۆر دەمێکە ئیشەڵڵا هیوادارم لە ئایندەیەکی زۆر کورتە نهایەتی ئەم مانگی چوارە یا سەرەتای مانگی پێنج هیوادارم کە بتوانم پاشانیش کۆمەڵێک مقام داناوە ئیشەڵڵا ئەوانش تراک تۆماریانەکەم و بە تەجیدەکەی خۆم چکە تەتیری تیکە 46مەیە بە تامی یادگاری جاران تیکە 46شانە زۆر تام و چێژێکی کاتی خۆی ئێمە حتا زۆر لە گەورە هونەرمەندەکان بۆ تیکە 46شانە کردویانە گرۆندیک ئەو بۆی وەکو یادگارێکی خۆشم ئەو مقامانە تەجیدەکەم خۆش بێ زۆر سپاس لە داهاتووشە کاتێک ئەو بەرهەمانە بڵاو کردەوە هەرمێ میوان ئیشاڵڵا نا من هەمیشە لە خزمەت کلیپەکان هەموو لە کلیپ تایمی کورسات ئاڕات لە سوۆشیال میدیای کورسات بەرزەقەتار بە وردی هەمووی ئەڕات بینەران بەجوان لە یوتیوبی کورسات ئێمە زۆر دڵخۆش بکەوە لێرە بوون گەورەتان کردن کاربەرزان مامۆستاجان محەممەد دەستان خۆش بۆ خۆشحاڵ بووین عزیزان ناوبڕێکی